ام سحر وسحر بازيه كلها ممكن سنه بلا بوتو امير رتبي لسد ام السحر وجادوانا والله جناب نازانم لە لایڤەکانی ترا بەشدار بوویتە لەگەڵمانە یاننا زۆر باسم کردووە و باسی ڕێگە چارەسەرەکانیشم کردووە و لا ما مصا سقط ومن تواو جوان شخص كان بلا ميسا حزق مسل بابتي يخسبكي او بابتيسا لإيران ولا تركيا وبتايبتي لكمال ولاتو هر ميسي حربز رجادهم كوسانيه ما برای شیرینم ئەوەی تۆسقاڵێ ئیمانی هەبێ بە ڕۆژی دوایی ئیمانی هەبێ کە ڕۆژێک ئەگەڕێتەوە بەردەست پەروەردگاری نە سحر لە خەڵکەکات نە ئەچێ بۆ لای ساحیر چونکە ئەزانێت بە هەردووکیان کافر ئەبێت خوا پەنامان بات لە دنیاشا خوای گەورە بەدبەختی ئەکا لە قیامەتیشا بۆ هەتایە لە جەهەنەما ئیسووتێنێت هەر کەسێ ماڵ لە خەڵک تێکدا خوا لەم دنیا پێش مردنی